باس لە هۆکاری سکچون و ڕشانەوە ئەکا لە مناڵاندا بە تایبەتی ئێمە ئەمڕۆ بە وردی گفتوگۆ لەسەر ئەم بابەتە ئەەکەین و گەزانین لەگەڵ دەستپێکی وەرزی هاوین و وەرزی گەرماشە ئەم نەخۆشیە بە شێوازێکی بەرچاو لە نێو مناڵان و هەنێ جاریش لە نێو گەورەکانە بڵاو ئەبێتەوە. جا ئێمە ئەمڕۆ گفتوگۆ لەسەر ئەو چارەسەرانە ئەەکەین کە بە شێوازێکی سەرەتایی لە ماڵەوە کاتێکە مناڵەکەمان توش ئەبێ بە سکچون و ڕشانەوە بە شێوازێک چارەسەری بۆ بکەین بۆ ئەوی بە وردی گفتوگۆ لەسەر ئەم بابەتە بکەین. ئەمڕۆ دکتۆر ئاوات لە کلینیکی ڕۆژێکی نوێ نییە، ئەمڕۆ لە لای ئێمەیە زانیاریەکان با ئێمە و با بینەرەکانیشمانە بەخشێ. دکتۆر گیان سڵاو لێبێت و بانی و باش. ڕۆژتان باش. بەخێر بێسەرچاو. دکتۆر گیان بە هەر سەرەتا لە هۆکارەکانەوە دەست پێ بکەین. هۆکار چییە کە بە تایبەت لە وەرزی گەرمایە سکچون و ڕشانەوە زۆر بڵاو ئەبێتەوە لە نێو مناڵاندا؟ خۆی هۆکاری سکچون و ڕشانەوە بە شێوەیەکی گشتی بەشێکی هەرە زۆری ڤایرەسە. ڤایرەسی ژوەکوەزان هەبێت سوڕی خۆی تاوکە بێ کاتی خۆی تەواوکە، لەبەرەوە بەشێکی زۆری ئەو هەڵانەی کە ئێستا ئێمە تێکەوین دایک و باوکان تێکەون چۆنێتی بەهاناوە چوونی مناڵە لە کاتی سکچون و ڕشانەوەیە نەک خۆ سکچون و ڕشانەوەکە خۆی چکە چێر سکچون و ڕشانەوەکە ڕۆژێک دوان بخانە یاخود چەند جارێکی زۆر کەم کوێ پێویست بە شتێکی زۆر دەرمانێکی وا لەو بابەتە نەکە، بەڵام ئەو کاتێک کە تۆ ستە سەر بەکارهێنانی زۆری دەرمان ئەمە گرفتەکە ڕەنگە لێرەوە دروست بێ. ئەمە لەلایەک لە لاشتیرەوە بەشێکیان سکچوونی بەکتریاییە بەهۆی بەکتریاوە ڕوایە دەمان بەڵە پێویست بە چارەسەرەکە و پێویست بە بینینی پزیشکەکە و لە هەندێک حاڵەتیشە هەندێک ئەمیبا یاخود تۆکسینەکان ئەمانەش هۆکاری ترن بۆ ئەوەی کە سکچوون دروست بێت. بەڵام ئەبێ دواتر باسی ئەوە بکەین کە چێ پێویستی بە بینینی پزیشکە و چێ پێویستی پێی نییە، چکە سکچوون و ڕشانەوە خۆی بەخۆی ئەشێ نیشانەیەک بە بۆ حاڵەتێکی دیکە خۆی نەخۆشیەکە نەبێت و لەمان کاتێکە پێویستەکە مناڵەکە سەردانی دکتوری پێ بکرێت یان دایک و باوکەکە بە جددی وەری بگرێت. بەڵێ خۆی گرنگترینش دەوێت پێناسی سکچوون چییە ئەستان. جار هەیە دایک و باوکەکەیان ئەڵێن بۆ مناڵەکەمان یەک جار پیسی کردووە هاتوون لە بەرەوەی سکچوونیەتی. ڕەنگە ئەم جارە پیسەکە ڕوون بوو بێ زۆری کردبێ لە بەرەوەی خواردنێکی خواردووە پێی نەکەوتووە خواردنێکی چاوری خواردووە یاخود هەر وەکوتم پەتاکی ڤایرەسی بێ، بەڵام بۆ جارێک و دوانوسیان ئەمە بینینی پزیشکی ناوێ هیچ چارەسەرێکیشی ناوێت تەنانەت هیچ کاریگەرێکیشی نابێت بە دووجار و سێجار بۆ وشک بوونەوەی لە شێ مناڵەکە. بەڵام ئەگەرم سکچوونە تایەکی زۆری لەگەڵا بێت وای لە بکە مناڵەکە وشک کاتەوە وەرکنیگە گڕۆزی بکە یاخود مناڵەکە جێژ و وەر بێ بڵێ هەر پاڵەکەوێت و هەر سەرەنێتەوە چاوەکانیەت چێ بە قوڵە هەندێک جار زۆر زۆر ئاوە خواتەوە ئەمانە نیشانن بۆی کە ئیترەمە وشک بۆتەوە. لە حاڵەتی دیکە میزکردنی کەمە بێتەوە مناڵە وردە کەمتر میزەکە لە چاو ڕۆژانی ترە وەگە ڕشانەوەکی زۆریشی لەگەڵا بێن ئەمانە لە ماڵەوە مغەزی بەنێو هەمدی سەر بڕشێتەوە مەتر حاڵەتێکە پێویست بە بینینی پزیشکە کاتچکەمە بەرە وشک بوونەوە چکە خراپترینش لە سکچون و ڕشانەوە وشک بوونەوەیە. ئەشێوەکوتم ڤایرەس بێت و دوای دووسێ ڕۆژ خۆی نەمێنێ، بەڵام ئەگەر زۆر وشی کاتەوە لە سەرەتاوە ئەوان پێویست بە چارەسەر. باش جا دکتۆر ڕەنگە لەو کاتەیە کە دایکان و باوکان مناڵەکەیان تووشی ئەم نەخۆشیە ئەبێت تووشی سکچون و ڕشانەوە ئەبێت شڵەژان و سەر لە شێواویەکی زۆر ڕوو بدە لە لای هەریەکەیانەوە بەچی دەست پێ بکەن چارەسەرە سەرەتاییەکانی کە خۆیان لە ماڵەوە پێویستەکە کە هەستیان کرد کە ئیتر مناڵەکەیان تووشی سکچون و ڕشانەوە بووە زۆر دائەنیشە لە ڕۆژەکە ڕەنگە تا ڕادەیەک وشک بوو بێتەوە پێویستەکە ئەو خۆراکانەی کە ئەیدەن بە مناڵەکان چی بێ بۆ ئەوی کاریگەری خراپتری لەسەر دروست نەکات. لە پێناسی سکچوونەکەەوەم تاوا نەکرد ئەبێ ژمارەی پیسیکردنەکە زیاد بکە و ئەو پێکهاتی پیسە بگۆڕێت بەنمونە پیسێکی ئاسایی کردو ڕۆژانیتر ئێستا زۆر شلە ئەڵێ وەکو ئەو وایە یا لینجیولی قاویتیایە ئەمە بەشێکی پێناسی سکچوونە. بەشەکەی تری لە دووسێ جار و بەرەو ژوور بێ ڕەنگە مناڵە بۆ خۆی ڕۆژانە دوو بۆ سێ جار پیسی بکات و مناڵێکی ئاسایی بێ بەس کە ئەچێتە دوو ئەوەندەی ئەو ڕێژەیە و هەز بە تەڕایەکی زۆرەکەی لە پیسەکە ئەمە سکچوونە نەگەوەی هەر جارێک و دووجار مناڵێک پیسی بکاتر بهێنە نەخۆشخانە و کلینیکەکان. ئەمە لە لایشترەوە بۆ چارەسەری سکچوون و ڕشانەوە بە شێوەیەکی گشتی پێدانی شلەمەنیە بۆ ئەم مناڵە وەکوتم دوور بێ لە وشک بوونەوە جاو شلەمەنی ئایا ئاوە ئایا ماستاوە ئەم شتە زۆر سادە بەسیتانێ وەگەر کرا مغەزی ئەو جیراوانەی کە هەیە لە دەرمانخانەکان ORS بڵێ ڕام تکایە بێدایکان و باوکان ئەگەیان لەوە بێ بڵێن ORS-مان بێت چکۆ بەداخەوە ئێستا لە هەندێک لە دەرمانخانەکان کە ئەچیت ئەڵێ ئەمە زۆر باشە ئەمە بەکتریای سوود بەخشە نەخێرنا ئێمە ئەومان ناوێت ئێمە ORS-مانەوێت ئەو
گیراوەی کە دواتر ئەتوانێت خۆت بیگریتەوە هەندێک جار بە ئامادەکراوی هەیە خۆی گیراوەتەوە هەندێک لە خوێیەکانی تایوەکو سۆدیۆم و پۆتاسیۆم و ئەوانە باڵانسی لەش ڕاگرێت ڕەنگە زۆر کات مناڵ حەزی لە تامی ئەمە نەبێ هیچ ڕێگەیەکی تر هەیە بۆ ئەوی کە بدرێ بە مناڵەکە لەگەڵی بەڵێ بێگومان خۆی دایم پرسیارێک لای منەوە مغەزی بۆ دروستکراوە کە زۆر بە مناڵ نایخوا بەڵام ئەم مغەزیە لە بەرەو پێکهاتەکانی زۆر باش و بەخۆت و بەشێکی زۆری ئەو خوێنەی تایە ئەشێ تامێکی زۆر خۆشی نەوێت بەڵام زۆر پێویستە هەر ئاوا ئەگیرێتەوە یان بە شەربەتی شەگیرێتەوە نەخێر لەگەڵ ئاواگیرێتەوە نابێت تێکەڵی هیچ شتێکی تریش بکرێت بەڵام خۆلە و خراپتر ئەو هەموو دەرمانە دژە هەوکردنەوە کە دایکان و باوکان ئەیەن هەم تامی ناخۆشە هەم سوودی نییە هەم بەبێ پشکنین دراوە هەم تەنها کوتم مغەزی دایکان و باوکانەوە کەواتە ئاماژەت بە خاڵێکی زۆر گرنگ کرد دکتۆر لە کاتێکا کە مناڵەکەت ئیتر هەستە کرد ژمارەی دانیشتنەکانی یاخود پیساییەکەی ڕۆژانە کە ئەیکات زیاد لەو کاتە بوو کە پێشتر بە شێوازێکی ئاسایی بووە چەند جارێک زیادی کردبوو هەستە کرد کە ڕشانەوەی لەگەڵایە لەم کاتەیە پێویستەکە سەردانی پزیشکی پسپۆر بکەن نەخۆیان بچن دەرمانی بۆ وەربگرن سەر بەخۆ لەم کاتە ئەکرێ خۆیان مغەزی بەکاربێنن ئەگەر ئەمە چاری نەکرد سکچوونەکە لە زیادبوو نابوو سکچوونەکە تای لەگەڵ بۆ مناڵەکە بەرە وشبوونەوە ڕۆی بەڵام ڕەنگە ئەمە سبەی و دووسبەی پشووە و هەینیەوە ئەوانە مناڵەکەت لە ماڵەوە 2 جار 3 جار 4 جاریش پیسیەکە و جارێک ئەرشێتەوە و دوایەوە بێدەنگی لێکە تۆش بێدەنگی لێ بکە ئەی ناکرێت من جار هەبوو مناڵم دیوە لەم ڕۆیەک جار ڕشاوەتەوە ئەقە چێکە ئەمڕۆ جارێک ڕشاوەتەوە دیارە تەواو لەوە کۆتایی پێێناوە تو بۆچی ئەوەندە خۆت قەدەخەکەیت بۆچی و قەرباغێ لەسەر خەسخانە و کلینیکەکان دروستەکەی ڕەنگە تۆ بۆ شتێکی بەسیط هاتوو لەوێ تووشی نەخۆشیی تووشی ئەم ڕۆشنبیریە بێ لای دایکان و باوکان هەبێت تکایە ئەگەر مناڵەکە دوو شوک نەبووەتەوە حاڵی باشە ئەڵێ وەکو ڕۆژانی تر ئەجوڵێ ئەمە ڕەنگە بە پێچەوانەشەوە هەبێت دکتۆر ڕەنگە حاڵیشی خراپ بێ بەڵام دایک و باوکەکە بەداخەوە هەروە فێر ببن کە بچنە یەکێک لە دەرمانخانەکان بڵێ مناڵەکەم ئەم حاڵەتەی هەیە شروبێکی بۆ بکڕە بڵێ هیچ نییە بۆ شروبە چاکە بێت ئەم حاڵەتەش بەداخەوە لەبەرەوەی تا ئێستا ئێمە یاساکی زۆر وردمان نییە کە پابند بین پێوەی بەبێ ڕەچەتی پزیشک زۆر دەرمان هەیە نەیرێت چکە لە هەموو دنیاەوە هەیە تۆ بەبێ ڕەچەتی پزیشک ناتوانانی دەرمانی دژاوکردن بەکاربێنی بە تایبەتم دەرمانە قورسان دوو جۆر جەناب شروبت لەگەڵ خۆتا هێناوە ئەم شروبانە لە کەیەکە ئەدرێ بە مناڵ و هەروەها باسێکی خواردنەکانیشکەی یان خواردنەوەکان ئەمانە چۆن بدرێ بە منداڵەکە شروبی تا هەر دایک و باوچێکە مناڵیان هەیە توان لە ماڵەوە هەیان بێت شوارشێ مناڵە بەوەی پەتایەکەەوە بۆی هەشتێکی دیکەەوە تۆزە پلەی گەرمی لەشی بەرز بێتەوە و سەبەبەکەش زۆربەی جار ئەوانش ئەو تایانش هەر ڤایرەسین و خۆی وردەوردە نامێنێ بەڵام تۆ توانین پلەی گەرمی لەشی مناڵەکە دابەزێنی ئەگەر بە فێنکردنەوە نەتوانی کۆنتترۆل نەکرد ئەو کات ئەم شروبی تایە بەکاربێنی واتە شروبی پاراستۆڵ مەبەستم وەگەر تایەکە لە ڕۆژێک بۆ دوان زیاتری خیاند و وردەوردە هەر بەرەو خراپی چووە وەزئی مناڵەکە بەرەو ئەوە چوو کەمات بێت و جوڵی کەم بێتەوە و ئەم بابەتانە بەڵێ ئەوە پێویست ببینی پزیشکەکە و بەداخی شەو شروع لە ناو خەڵکا با شروبی فلاجیل هەر بڵێ سکچوونێتی لە فلاجیلەکەش ناوەتێ ئێمە بڕات بێ وەکو پزیشک بەبێ پشکنین ئەو دەرمانە نانووسین کە ئێمە خۆ ینی پسپۆرەکەی خۆشمانە بەبێ پشکنین کە دەرنەکەوت بێ ئەمی باەک یا حاڵەتێکی تایبەت هەیە پێویست بەم دەرماناکان ناینووسین جەنازانم ئەو ئازایەتە لەلایەن خەڵکەوە چۆن دروست بووە کە خۆت بچی ئەم دەرمانە بکڕی تامێکی زۆر تاڵ و تفت و ناخۆش و لە زیاشبی بە مناڵەکە لەوانەیە جارێک ڕشابێتەوە کە تۆم شروبەیە تێبی بێ بە 2-3 جار لەوانەیە سکچوونەکەی ڤایرەسی بێ کە تۆمە ئەی تێکێ لە مزعفاتەکانی ئەم شروبە خۆی ئەوە بێ کە سکچوون دروستەکە ئەمە لەلایەک لەلایەکترەوە خواردنانە بەشێکی سەوزەڵاتەکانە کە داوا لە هاوڵاتیانەکەم بەگشتی چکە سکچوون ئێستا لە گەورە و لە مناڵیشا زۆر باوە پابند بن بۆ کە زۆر بە جوانی سەوزە بشۆنەوە و تا ئەتوان سەوزە لە دەرەوە لە کاتی خواردن لە دەرەوە لە کاتی هەر چێشخانەیەکی تریش بێ کە چەند سەوزە بەکارمەهێنن چکە ڕەنگە 100% تۆ دڵنیانە بێم سەوزەیە چۆن ئامادەکراوە لەو لاترەوە قاپێک ماست هەیە بەڕاستی ماست بەکتریای سوود بەخشی تایە یەکێکە لەو مادانەی کە من زۆرم بەدڵە بۆ حاڵەتی سکچوون بە تایبەت بۆ 8 مانگ 10 مانگ بەرەو ژوور و گەورەتر لە مناڵە دکتۆر من قسێکم بیستۆ ئەڵێن برنج بە قوبۆڵی دروستیکەی واتە بە پڵاوی نەبێ لەگەڵ ماسا تێکەڵێکەی بێ بە منداڵ بۆ سکچوون زۆر باشە
من زیاتر قسەم لەسەر ماستەکەی بەڕاستی چکە برنجەکە وەکۆی کە ئێماڵین شۆربا و شتی شلەمەنی ئەو بخوامە شتێکی خراپ نییە ئەوکۆم تێکەڵکردنەش بۆیە زیاتر باسی ماستەکەکەم چکە بەکتریای سوود بەخشی تایە ئەشێت تۆ هەندێک جار سکچوونی مناڵەکەت بەهۆی دەرمانێکی هەوکردنەوە بێ کە بەکارت هێناوە بەدەمونە مناڵەکە ئاوی لوتی هەیە ئەمە چه شروبێکی ئەمۆکسیلینی هەیەتە لەبەرەوەی قورجیشێتی وانە ئەمەش هەر ڤایرەسە و خۆی چاکە بێ بەس کە تۆ ئەو شروبەیە تێ مزافاتەکەیەوە تووشی سکچوونیە کە بەکتریا سوود بەخشەکانی ناو ڕیخۆڵەش کەمەکاتەوە باڵانسی ڕیخۆڵە تێگا ئیترە بێ بە سکچوون ئەم ماستە چیەکە ئەمە بەکتریای سوود بەخشی تایە وردە باڵانسەکەت بۆ دروست دەکاتەوە لە گەڵی ئامۆس ئەوش نسبێکی باش پۆتاسیۆمی تایە تەماتە و خەیاریش ئەمانە زۆر باشن لە ماڵەوە ئەگەر مەوازیشت دەست نەکەوە توانی ئاو شلەمەنی و ئەو تەماتە و خەیار و مۆز بێ بە مناڵەکە بۆی تینێکی زۆر باشی تێبگەڕێتەوە چکۆی کۆزانین دوای 4-5 جار لە سکچوون ڕشانەوە گەورە بێ یا مناڵ بێت بێهێزە بێ شەکەتە بێ هەستەکە هیچ هێزێکی تیانەماوە باشە میوە و شەربەتەکانی شداناوە ئەگەر لەسەر ئەوەش قسەمان بەڵێ بەی شێوەیە لەگەڵ بەکارهێنانی شەربەتانیم لەگە خواردنەوە شەربەتانیم لە کاتی سکچوون و ڕشانەوە هەر تاگەر شەربەتەکە فرێشیش بێ شکۆ ڕەنگەوا بکە کە زیاتر و زیاتر سکچوونەکە بەردەوام بێ بۆی ئەو شەکرەوە کە تایەتی بەڵام بەگشتی هیچ میوەیەک خراپ نییە و هیچ میوەیەک ناتوانین بڵێ منعیەکەم لەبەرەوەی مناڵەکە تووشی سکچوون نەکات بەڵام ئەگەر مناڵەکەت لە ماڵەوە هەستەکەی فلانە میوەی پێ ناکەوێت بە فلانە میوە هەستیاری هەیە ئەمانەکرێ لێی دوورخەیتەوە وەکوتیشم لە حاڵەتی سکچوون شانەوە زۆر پەنامە بەنەبەر شەربەت بەتابەت شەربەتی دەرەوە بە هیچ شێوەیەک بەس لە ماڵیشەوە میوەکانی بۆ مەکەن بە شەربەت چکە شەربەت ئەو ڕێژەی سکچوونە زیاکات ئەو حاڵەتەش کە ویستم بێمەوە سەری ئەوەی کاندێجار کەم تەرخەمی ڕۆیات لایەن دایکان و باوکانەوە مناڵەکڵێ ترساوە بە بۆن کەوتو و فلان و فلان و ئەم شتانە ئەمانە ڕەئی شەخصی ئەو کەسەیە وەکو بڵین خۆی باوەڕی بەوەیە ئەگەر نا لە هەموو دنیاە تا ئەم دقەیە نەسەرمێراوە کەسێک بە بۆن کرد بەداخەوە ئەم حاڵەتانە وەکوتم ڤایرەسە مناڵ هەیە 10 بۆ 12 ڕۆژ بۆ 15 ڕۆژ لە خەستخانە مێنێتەوە تا مەناعی خۆی تا سیستمی بەرگری خۆی وردەوردە بەسەر ئەم سکچوون شانەوە ئازاڵە بێ تۆ لەم کاتەیە دەرمانێکی کوردەواری بەکاربێنی ئێمە هەمووی ڕەفز ناکەینەوە بەڵام بەڕاستی لە کۆڵنیەوەکی وردیش نییە بڵێ ئەمان سەلامەتە بەنمونە ئەگەر ئەم مناڵە ئەو شروبە بنێ بەسەریەوە هەمووی بخواتەوە کە هاتە خەستخانەی مازین کە بەدیلی پاراستۆڵ چییە یا ئەو مادەی کە زدی پاراستۆڵەکە ئیشەکە بۆی کەمترین ڕێژەی بمژێ لە ناوڕی خۆڵەکانە ئەمازانین چی و چۆن تامۆی لەگەڵکەین بەڵام کاتێک تۆ دەرمانێکی کوردەواری بەکارێنی نە پێکاتەکەی زانین نە ئەو دەرمانش ئەزانین کە دژی ئەو ئیشەکە بۆی کە کەمترین زیان بگەێنێ لەبەرەوە ئەو شێ گورچیلەکان سس بکە کە بەداخەوە خۆی بۆ خۆی سکچوون ڕشانەوەگە لە حاڵەتێکی زۆر بەردەوام بێت و زۆر وشک بێتەوە خۆی بۆ خۆی هۆکارە بۆ سزبوونی گورچیلەکان لامان کاتشا ئەو دەرمانە کوردەواریانی کە بەداخەوە هەندێک جار بەکارهێنرێت ئەوەندەی تر وشک بوونەوە کە زیاد دەکات ئاستی هۆشیاری مناڵەکە کەمەکاتەوە بەرەو جێژبوون و بەرەو کۆمایە بات و لەگەڵ شاشە بەداخەوە کە گورچیلەکانیش دەستەکانە خۆش بێت